تحتاج إلى دعم دولي من أجل كبح جماح هذا. یەکێک لەو بڕێنانەی کە حکوومەتی ئێستای عێراق جێبەجێ نەکردووە ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک بووە بە پێی مادەی 140 دەستور. حەیدەر عەبادی لەگەڵ دەست بەکاربوونی وەک سەرۆکوەزیرانی عێراق خاوەن کارنامەیەکی سیاسی بووە. یەکێک لە کارنامەکانی حەیدەر عەبادی کە بۆ سەرخستنی هەنگاوەکانی کابینەکەی ڕاگەیاندبوو ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک بوو، بەڵام لە بنەڕەتدا و کارنامەی عەبادی نەچۆتە بواری کارکردنەوە. ئەمە 15 ساڵە ئێمە بە تەمای حکوومەتی عێراقین ئەو عەرزوزارەمان بۆ بگەڕێنێتەوە کە وەختی خۆی بە قەراری مەسقیات ثەورە و شون شیمال اتفاق کراوە هەمووی لە خەڵک وەرگیراوەتەوە. ئەم 15 ساڵە هیچیان نەکردووە. داوە چەند 15 ساڵتر ئەبێت چاوەڕێکین تا حکوومەتی عێراقی بتوانێت ئەم عەرزوزارەمان بۆ بگەڕێنێتەوە. داوا ئەکەین لە حکوومەتی عێراقی بە زووترین کات و بە ئیشی لەسەرەوە بکات کە ئەو عەرزوو ئەو زارانەمان بۆ بگەڕێتەوە و بتوانین بگەڕێنەوە دێهاتەکانی خۆمان. وإعادة الحياة إلى وضعها الطبيعي للمناطق التي استولى عليها الإرهابيون. نوری مالکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراقیش هەمیشە جەختی لەسەر دەستوری عێراق و یەکلایکردنەوەی پرسی کەرکووک کردوتەوە. یەکێک لەو هەنگاوانەشی بۆ مالکی بە سەلاکیە ژمار دەکرێت دەرکردنی بڕیاری هەڵوەشانەوەی تەعریب بوو کەویش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. مەجلس وزرا بڕیاریدا لە 24/1/2012 بڕیاریدا کەوا ئیلغا بکرێتەوە مفاتحەی مادەی 140 کرد، مفاتحەی دایرەی زراعی کرد، مفاتحەی محافظەی کرد و هەمویان مەجلسیان دانا و ینی کۆبوونەوەیان کرد بۆ ئەم شتە و بڕیاریاندا حتا بۆ تەزیل عقاریش کتاب کراوە کەوا ئەم شتە ئیلغا بکرێتەوە و بگەڕێتەوە بۆ خاوەن مولکەکانی خۆی. بەڵام هەندێک لە نەیارانی کورد کەوا بیر ئەکەنەوە کە ئەم شتە ئەبێتە شتێک بۆ خۆیانەوەن تەکریدی کەرکووک نەیانێش حتا براترکمانەکان خۆیانیش هەوڵ نادەن ئەم شتە جێبەجێ بێ. وسنحملهم المسؤولية ولهذا أدعو الجميع لە نێوان دوو کابینەی حکومیدا کە یەکەمیان لایەن نوری مالکی و دوازاریش حەیدەر عەبادی سەرۆکایەتی کراون دۆخی کەرکووک ئاسایی نەکراوەتەوە و لە ئێستاشدا کە ڕەوشی ناوسەرجێنا کۆکەکان بە دۆخێکی هەستیاردا تێپەر دەبێت. خواستی دانیشتوانی کەرکووکە حکوومەتی داهاتووش لەسەر شێوازی حکوومەتەکانی پێشوکار نەکات و هەنگاوەکانیشی بەو ئاراستەیە بێت کێشەی کەرکووک بە پێی دەستوری عێراق یەکلایی بکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.